لێبێت بینەرانی زاری کرمانجی لەگەڵ ئێوەداین بە شێوێکی ڕاستەوخۆ لە ئێستادا وەکو ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێی خوێندن خەریکە بەرەو کۆتایی ئەچن دوابەشی کتێب گەیشتە کۆگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران بۆ ئەم ساڵ زیاتر لە ملیۆنێک پەرتووچی نوێ گەیشتۆتە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە قۆناق ئەم پەرتوکانە گەیشتون تاوەکو چاپکراون. من وردەکاری زیاتر لە مامۆستا شێروان عەزیز بە ڕێوەبەری کۆگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران زانیاری زیاتر ئەخاتەڕ و مامۆستا شێروان بێتە لای من ئامادەکاریەکان تەواو بوونە لە ڕووی پەرتووکەوە بۆ ساڵی نوێی خوێندن. بە ناوی خی گەورەی میهرەبان ئەم ساڵ کۆتایی بە پرۆکسەی دامەشکردنی پەرتووک لە ئیدارەی سەربەخۆی سۆران هێنراوە و کۆی گەشتی ئەو پەرتووکانێک کە تاکو ئێستا بەردەستمان گەیشتونە 1,300,000 کتێب بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران دابین کراوە. جگە لەمەش کوالیتی کتابەکان بە ڕێژەیەکی زۆر باشە ڕەچاوی ئەوە کراوە کە بارودۆخی کتێبەکە هەم لە دیزاین و هەم لە ڕووی چاپکردنەوە بە شێوازێکی زۆر پرۆفشنال دابین کراوە. شێروان ساڵانە زۆر گلەی لە کوالیتی چاپەکرا ئەم ساڵ ئەوە ڕەچاو کراوە کە ئەو شوێنە بگۆڕێکە کتێبی لێ سپاس بۆ خوددا ئەم ساڵ لە پاڵپشتی وەزارەتی پەروەردە لێژنەیەکی باڵا لە وەزارەتی پەروەردە ڕەچاوی کوالیتی بابەتەکەی کردووە هەم لە ڕووی کێش و وەزنەوە هەم لە ڕووی دیزاینەوە کە ناوەڕۆکەکەی دیاری کردووە. ئەو کتێبانێک کە ئێستا گەیشتون ئەوە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانە پەروەردەکان دێن لێرە کتێب وەرەگرن یا ڕاستە؟ هەر چوار پەروەردەی مێرگە سۆران ڕواندز چۆمان هەر چوار ئایتیمەیە لێرە پەرتووکەکان بۆیان دابین نەکرێتن و پاش ئەم قۆناغا ڕاستەخۆ بۆیان ئەگوازینەوە بۆ پەروەردەی قەزاکە. شتێکی تر هەبوو وەزارەتی پەروەردەکاری لەسەر گۆڕینی هەندێک لەو پەرتووکانە کرد ئەو پەرتووکان ئەم ساڵ 21 بابەت گۆڕدراوە بە ڕێژەی 100% چاپ کراوە کتێبەکان بە ڕێژەی 100% چاپ کراوە دابەشێکری بەسەر قوتابخانەکە. نوێترین پەرتووکە کە گەیشتووە ئەگەر بۆ بینەران بچینە سەر یەکێ لەو کتێبانە ئەمە کتێبی کارامەی با کۆمەڵەتەکانی پۆلیسەیە قۆناغی بنارەتیە کوالیتێکی بە شێوەیەکی زۆر جوان چاپ کراوە دیزاینەکەشی بۆ کراوە ئەم ساڵ گۆڕانکاری لێکراوە و شێوازی دیزاینەکەشی لەلا وەزارەتی پەروەردەوە دیزاین کراوە. مامۆستا شێروان شتێکی تر ساڵانە گلەی ئەکرا لە ڕووی چێشی پەرتووک بۆ قوتابی کە ئەیگۆمە بارپرسێکی زۆر لە جانتاوی قوتابی دروستەکە ئەوە ئەم ساڵ ڕەچاو کرا بوو کە بەشێک لەو کێشەکەم بکرێتەوە. بەڵێ ئەم ساڵ لەمە لە ڕەچاوی بارودۆخی قوتابیش کراوە یعنی کە لە ساڵانە پەرتووکە چاپەکرا ڕێژەکەی ئەستور بوو یاخۆت غرامەتەکانی وەزنەکەی زۆر بوو ئەم ساڵ ڕەچاوی ئەوەش کراوە کە چۆن لە دوو تەمەنی قوتابی ئەو وەزنە دابین بکرێت یاخۆت ڕەچاوی ئەوە بکرێتن. مامۆستا شێروان سپاس بۆ تۆکەوە لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان ئەوە دوا قۆناغی پەرتووچی ساڵی نوێی خوێندن بووکە گەیشتۆتە کۆگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سۆران لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و دواتر بەسەر هەر چوار پەروەردەکانی ئەم سنوورە دابەشەکرێن. ئەم ساڵ وەزارەتی پەروەردە زیاتر لە 4 ملیار دیناری خەرج کردووە لە پێناو پەرتووچی نوێ ئەوەی ئەیبینی ئەمە ئێستا یەکێک لە نمونونەکانە ئەمە بەهاو کارامە کۆمەڵایەتیەکانی پۆلیسەی بنەڕەتیە بۆ هەر پەرتووکێک ڕەنگ بێ تۆی هاوڵاتی یا قوتابی نەزانێت کە چەند نرخەکەی چەندە و چەندی تێچۆ بەڵام هەموو ئەو تێچۆ لەسەر ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەیەکە قوتابی بێ بەرامبەر ئەو پەرتووکە وەردەگرێت و بەشی زۆری پەرتووکەکانیش ئەمساڵ ناوەڕۆکەکانیان گۆڕاوە و بە کوالیتیەکی زۆر باشتریش چاپکراون و لە دەرەوەی وڵات و لە ئێستادا گەیشتونێتە کۆگاکان و لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن بەسەر قوتابیان دابەش دەکرێت.